لکوش کاسپی سرک دونالد ترامپ میوانداریا سرک وزیر عراق حیدر العبادی کرو سوزا آلیکاری دا او هیوی خواست کو او والاهی بیت پرد کرن جه انجام وکیشانا هیزن امریکی جه عراق لسال 2011 پیدا بوی. بێگومان دەوێ ئەم قەدەر نەکەتەوانە و والاهی لە دوومە نەماوە مە ئەڤ یەک گفتوگۆ کرد لێ ئەمە دەمەکە درێژ لەگەڵوە بن و ئەم سپاسیەوە دەکەن کە هون لەڤرن هەوڵەمەیە هەڤبەش ئەوە کو ئەم داعش تێک ببن و ئەمێ بکەن ئەو نەها دەبە. بەری کۆمبوونە لە کۆش کاسپی سەرک وەزیری عێراقی حەیدەر العەبادی لە ئەنسوتیا ئەمریکیش بۆ ئاشتیە لە واشنگتن گوت هێزن عێراقی نەبەس شەڕێ نەهێلانا داعش دکن بەڵکو باوەریا خەڵکی عێراقی بدەزڤەتئینن. پشتوانیا هێزێمەیە ئەولەهیە بەدەستە ئینایە گەلک هەندارە ئەو نەبەس شەری دکن لێ دەهمان دەمێدە ئەو باوەریا خەلکێ بەدەستڤەتینن. بە باوەریا سەرک وەزیر عەبادی حکومەتا دۆناڵد ترامپ پتر پێگرتیە شەڕێ ژناوبەرنا داعشە. Ez bawer dikim ev birêveberî bêtir xwexistiye şer dijî terorê. Ez hest bê cudahiyê dikim. Duwarê rûbirûbûna terorîzmê de. Lê divê hişyar bin. Ev şer nebese şerê çekdarî ye û ez bawer dikim Amerîka piştevaniya hinartina ji mareke mezin ya serbazan nakin. Lêrekê din yê serkeftinê divî şerî de hene. شەڕێ داعش ژێرخانە ئابووریا عێراقی وێران کردیا و لە گۆڕا کاربدەست و شارەزای ڕەوشە عێراقی پرسا ئالیکاریە دراویە ئەمریکا و جڤاکە نفنەتەوەی ji بۆ ئافادانکردنا عێراقی ئێک ji مەبەستên سەردانە عەبادیەش بۆ ئەمریکا لێ عەبادی بخوا نەڕازیە. Ez kêfxweşim bi soz û giftan lê hişte ez ne kêfxweşim bi gihandina wan. Li gora raportan hikûmeta Serok Donald Trump 54 milyar dolarên zêdetiriyên bûceya salê ji pirsên berrevanî rapêşniyaz kiriye 3 milyar jê ji bo şerê Daişin û 2 milyar dê li jerdestê Pentagon bin ji bo xerciya ew dibînin giring e ji bo piştevanîkirina civakên bi şerê Daeş şepirze bûn. Damezrandina dadgehên taybet ji bo milîtan û tawanbarên Daeş û yên alîkariya encamdana tawanên wan kirîn ناڤڕۆکی پرسیارەکە ئامادەبووین ئەنستوتیا ئەمریکیش بۆ ئاشتی بوو. Ez pêşwaziyê lê dikim lê divê di Iraqê debe û di çarçewa sîstema dadweriya Iraqê debe. Medan û stendin hene bê dewletên dîre, bê taybetî Brîtanya, hinek nezelalî di zimanê daraştina biryarekê de heye. Lê Emrîkê xweş dikin. Ez damezrandina dadgehê han didim bo dadgehkirina tawanbaran û yên alîkariya wan kirine. یەکەم کۆمبوونا ڕێبەری عێراقی دەگەڵ سەرۆک دۆنالد ترامپ لوی دەمیە و بەڕێوەبەریا ترامپ ئامادەکاریان دەکە ji بۆ کۆنفرانسێکی 68 وڵاتên هەفبەندیە جیهانیە دژی کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی داعش لە چەند ڕۆژێن داهاتی.